ئەم هەڵمەتە هەڵمەتێکی نێودەوڵەتیە بۆ ئەوەی پەکەکە لە لیستی تورۆری جیهانی دەربهێنرێ. فعلەن پەکەکە ڕێکخراوێکی سیاسیە، ڕێکخراوێکە دیفاع لە مافی گەلێکەکە لە پارچەیەکی کوردستان و لە هەموو پارچەکانی کوردستان. هێزێکی نەتەوەییە، هێزێکی نیشتیمان پەروەرە، بەفیتی دوژمنان خراوەتە لیستی تیرۆرەوە. بۆیە بە پێویستی دەزانم کە لە هەموو جیهانە لە هەر شوێنە کوردی لێیە، لە باشوور، لە باکوور، لە ڕۆژهەڵات، لە ڕۆژئاوا، لە هەموو جیهانە پشتگیری بکەن لەم کەمپینە بۆ ئەوەی بتوانین پەکەکە لە لیستی تیرۆر دەربهێنین و چالاکیەکانی پەکەکە کە چالاکی نەتەوەی و نیشتیمانیە بە تیرۆر نەناسرێن. لە ئێستادا زۆر گرنگە دەرهێنانی پەکەکە لە لیستی تیرۆر بۆ کورد، لەبەرەوەی پەکەکە ئێستا ڕێکخراوێکە لە هەموو کوردستانە و لە هەموو جیهانە و بزوتنەوەیکی جەماوەری سیاسی هێزێکە لە جیهانە حسابی بۆ دەکرێت و حسابی لەسەر دەکرێت. بۆیە بۆ کورد زەرورە پەکەکە لەو لیستە بهێنرێتە دەرەوانێ و وەک ڕێکخراوێکی سیاسی خاوەن مافی نەتەوەیەک ڕەفتاری لەگەڵدا بکرێت. سێری ڕێکخراوی پەکەکەوا کێنکامانە برای ئێمە، ئەمانە لەناو ئەو چیا و شاخ و دۆڵ و نشێوانە خوشکی ئەمن، برای ئەمن، کە سوکاری ئەمن. یعنی چەندێ بتوانین پشتگیری ئەمانە بکەین. هێشتاکە بە گوێرەی ئێمە هێشتا کەمەوە هێشتا هیچمان نەکردووە. ئەو شتەی کەوا هەموو کەسی ئەزانێ ئەوانەی کەوا لەناو ئەو چیایەن، ئەوانەی کەوا لەگەڵ ئەم ڕێکخراوان شۆڕژێرن ئەزانن ئەمانە پەیامێکی زۆر زۆر بەرز و مرۆڤانیان هەڵگرتووە کە دیفاعەکەن لە مافی میلەتەکەی خۆیان. لە هیچ کەسێک یعنی زیادە ڕۆیان نەکردووە بەسەر مافی هیچ میلەتێ، بەس هەر ئەوەنێ دیفاعەکەن و هەوڵەدەن بۆ میلەتەکەی خۆیان و ئیتر ئەمانە ناویان لە بەلاشە هەروە بەبێ هیچ پاساوێک ناویان کراوەت ناو ئەو لیستی تیرۆریستانەوە بێ بە هەموو شێوەیەک هەرچی کەسێ بتوانێت ناوی ئەم خەڵکە ناوی ئەم ڕێکخراوە لە ناو ئەم شتا هەوڵ بدەین دەریکەنێ دەرەوە. ناوی بۆچی بمێنێ ئەمانە کوێیان بە چی شتێک ئەمانە ناو نراون تیرۆریست بە پێچەوانەوە ئەو ستەمەی کەوا هاتوۆتە سەر ئەمان ئەبواە هەموو میلەتانی جیهان پشتگیری بکەن لەمان، ئەبواە دنیا گشتی بێتە جواب لەسەر پشتگیری ئەمان، یعنی بە هەموو نەوعی هاوکاری ئەمان، نەک بەم نەوع ناویان بێنرێ بەبێ ئەوەی هیچ پاساوێکی و هیچ شتێک هەبێکەوە ئەم ڕێگایە بدا بەو خەڵکەی کەوا ناو ئەمانە بچێتە ناو ئەم تیرۆرەوە.